دوای سە ساڵ کورد ئامادەگیەکی هەیە بۆ ڕاستکردنەوەی پەیماننامەی لۆزان. کورد وەک یەک پاکێش دابەش کرا، بەڵام بۆ یەکگرتنەوە بوو بە 1000 گوتار و ڕەوت. دوای سە ساڵ لۆزان چه مژدەیەکی بۆ نەخشەی جیۆسیاسی کوردستان پێیە. بەبێ قسەکردن لەسەر پەیمانی سیڤەر هەرگیز ناتوانین لە پەیمانی لۆزان تێبگەین، چونکە زەرەرمەندی یەکەم لە پەیمانی سیڤەر تورکەکان بوون و سوودمەندی یەکەمیش لەو پەیمانە کوردەکان بوون کە تیایدا بڕیاردرا دەوڵەتێک بۆ کوردستان دروست بکرێت. پەیماننامەی سیڤەر پەیماننامەیەکی ئاشتی دوای جەنگی جیهانی یەکەم بوو کە لە نێوان پاشماوەی ئیمپراتۆری عوسمانی و هاوپەیمانانەوە لە ساڵی 1920 دابەسرا. لەم پەیماننامەدا بە پەیماندەکانی 62، 63 و 64 کورد مافی ئۆتۆنۆمی پێدراو، پاشان ڕێگەی مافی چاری خۆنووسینی لە ماوەی ساڵێکدا بۆ کرابەوە. هەر لەو ڕێکەوتنەدا ئەرمینیەکان کۆمارێکی نوێیان بۆ پێکهێنرا بوو لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتی و پارێزگاری لێ دەکرا. هەروەها ڕێگە بەلکانی ویلایەتی مووسڵ بە هەیکەلی سەربەخۆی کوردستان درابوو. ڕێکوتنی سیڤەر لەلایەن سوڵتان محەممەدی شەشەم لە ئیستانبول مۆر کرا، بەڵام حکوومەتی ناسیۆنالیستی موستەفا کەمال ئەتاتورک لە ئەنقەرە ڕەتی کردەوە. کەمال ئەتاتورک لە دژی ئەوان لەگەڵ سۆڤێت پەیمانی لۆزانی بەست. کەمال ئەتاتورکیش بە یارمەتی بەشێک لە هۆزە کوردەکان لە بەرەکانی جەنگ دژیۆنا سەرکەوتنی بەدەست هێنا و پێگەیەکی بەهێزی بۆ خۆی پێکەوەنا. ئەوانە وایان کرد کە هەلومەرجی ڕێکەوتنێکی نوێ بێتاراوە. ئەویش ڕێکەوتنی لۆزان بوو لە ساڵی 1923دا. لەو پەیماننامەی لۆزاندا پەیمانی سیڤەر هەڵۆشایەوە. لە بەرامبەردا تورکیا دەستی لە قوبڕوس و ویلایەتی مووسڵ بۆ ئینگلیز هەڵگرت. کورد و ئەرمینیەکانیش زەرەرمەندی گەورەی پەیمانی لۆزان بوون. لە سەڵاتی داگیرکەری ئەو کاتا گوێی بۆ بەرژەوەندی کوردەکان نەدا و لە بەڵانەکانیان پاشگەز بوونەوە و ئەوەی لە بەرژەوەندی خۆیاندا بوو ئەوەیان کرد. هەڵبەتە لەم دۆڕانەدا کورد خۆیان بەرپرسیارەتی گەورەیان دەکەوێتە ئەستۆ. زۆرێک لە هۆزە کوردەکان ساویلکانە یارمەتی ڕاستەوخۆی ئەتاتورکیاندا و لە سەرکەوتنی ئەتاتورک ڕۆڵێکی گەورەیان هەبوو. هەندێک لە سەرۆک خێڵە کوردەکانی بادینان و زرێبار و بارزان و ناوچەی ڕەواندزی دژی ئینگلیزەکان لەگەڵ تورک ڕێکەوتبوون و دار و دەستەی تورک لە ناوچەکەدا هەبوون. شێخ مەحموود لە خواری کوردستان لە دژی ئینگلیز لەگەڵ تورکەکان پەیوەندی بەست بوو، سۆزداری بۆ ئەوان هەبوو. جگەلەوەی شۆڕشەکەی ناوچەیی بوو تا ڕانیە و کۆیە کاریگەری هەبوو. هەندێک لە سەرۆک خێڵەکانی گەرمیان و کەرگووک نەچوونە ژێرباری دەسەڵاتی ئەو. شێخەکانی تاڵەبان و شێخەکانی تەریقەتی قادری دژی بوون. بەشوبڵاویەکی زۆر لە ناو کوردەکاندا هەبوو، هەوڵەکان یەکگرتوو نەبوون. بێرینەتەوەی و بەرژەوەندینەتەوەی لای زۆرێک لە سەرۆک هۆزەکان گرنگێکی ئەوتۆی نەبوو، بەڵکو بەرژەوەندی خێزان و خێڵ گرنگترین شت بوو. ئەوە جگەلەوەی نوێنەری دەوڵەتی تورکیا لە بیمانی لۆزان کوردێک بوو بە ناوی ئیسمان ئینۆنۆ. وەک هەموو جارێک کوردەکان خۆیان بەشداری سەرەکین لەو کوشتن و بڕینەی بەسەریان دێت، بەشداری سەرەکین لەو شکستە سیاسی و دیبلۆماسی بەسەر خودی خۆیان دێنن. جگە لە هۆکاری بابەتی وەک هەمیشە کوردەکان هۆکاری ناوخۆی کێشە و چەرمەسەریەکانی خۆیانن. ئینۆنۆ شکرمی ئەو دارە بوو کە ناوی کوردستانە. کورد لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و توانایی نەبوو، دۆستی لەسەر ئاستی جیهاندا نەبوو، یان ئەگەر هەشی بوو بێ لاواز بوو. هاتوچۆ و ڕێگاوبان سەخت و سەرەتایی بوون. باری شاخاوی بوونی کوردستان پەیوەندی نێوان ناوچەکانی سەخت کردبوو. هۆکارێکی بێئاگایی و دابڕاوی بوو. ئەوانە هەمویان وایان کردبوو کور ئەکتەرێک نەبێ بێگرتووی خۆی بتوانێت سەرنجی جیهان بۆ خۆی ڕابکێشێ، یان بتوانێت بەهۆی هێز و توانایی یەکگرتوویەوە وا بکات کاریگەری لە هاوکێشەکاندا هەبێ و نەتوانرێ پشتگوێ بخرێت. ئەم دۆخەوای کرد کەمال ئەتاتورک هەموو هەوڵە دیبلۆماسی و سیاسەکانی بخاتە گەڕ. ئەمەش پاڵپشت بە ڕووسیای قەیسەری ئەتاتورک توانی پەیمانی سیڤەر هەڵبۆشێنێتەوە و پەیماننامەیەکی تر واژۆ بکرێت بە ناوی لۆزان، کە تیایدا زەرەرمەندی یەکەم لەم پەیماننامەیە کوردەکان بوون، چونکە لەم پەیماننامەیە کوردستانی گەورە دابەشکرا بەسەر 4 وڵاتدا. ئەوە جگەلەوەی کوردستانی سووریش دابەشکرا بەسەر ڕووسیای قەیسەریدا. پەیمانی لۆزان دابڕینی گەلی کورد بوو لە شوناسی ڕەسەنی خۆی، دابڕین و پەرتەوازەکردنی گەلی کورد بوو لە جوگرافیا و خاکەکەی. دەکرێت بڵێنەوەی کوردەکان لە ساڵی 1920 لە پەیماننامەی سیڤەر ڕستیان، لە ساڵی 1923 لە پەیماننامەی لۆزان لەلایەن تورکیا و وڵاتە سلهێزەکان کرایەوە بەخوڕی. لە ساڵی 1923 لە شاری لۆزانی وڵاتی سویسرا لە سەرمێزێکی بازنەیی کە لەم کۆتاییانەدا لەلایەن سویسرا کرایە دیاری بۆ دەوڵەتی تورکیا، وڵاتانی وەک ئیتالیا، رووسیا، بەریتانیا و تورکیا و فەڕەنسا ڕێکەوتن لەسەر دووبارە داڕشنەوەی قەواری جوگرافی و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بێویست و ئاگاداری کورد کە یەکێکە لە نەتەوە دێرینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەکرێت بڵین مژاری سەرەکی وڵاتانی زلهێز لە بستنی پەیمانی لۆزان بەشکردنی خاکی پیرۆزی کوردستان بوو
خاکێک نە کوردەکان بەخەمیەوە بوون نەجیهانی دەرۆژ ڕەحمیان پێدەکرد. ئیدی لە دوای پەیمانی لۆزان دابەشکردنی خاک و جوگرافیایی کوردستان ڕەوایەتی پێدرا. لە دوای پەیمانەکەش هەموو جوڵانە و شۆڕشێکی کوردەکان لە ساڵی 1923 بەولاوە بە زەبری هێز لەناو بران و کۆتاییان پێهێنرا. بەمەش پەیمان نامی لۆزان کورد و دۆزەڕەواکەی خستە ژێر ڕەحم و بەزەیی وڵاتانی زلهێزی پڕ لە ستەمکاری وەک ئینگلیز و ڕووس و تورکیای ئەتاتورک. بۆ ئەمەش لە دوای لۆزانەوە هەموو جوڵانەوەیکی سیاسی و شۆڕشێکی کورد بەگە لە کۆمەکی وڵاتانی زلهێز کۆتایی پێدەهێنرا. بۆ نمونە شۆڕشی شێخ سەعیدی پیران لە باکوور، راپەڕینی سەید ڕازای دەرسیم لە باکوور، ڕوخاندنی حکوومەتی کوردستان بە سەرۆکایەتی مەلیک مەحموود لە باشوور و ڕوخاندنی کۆماری مەهاباد لە ڕۆژهەڵات بەشێکن لەو شۆڕشانەی کە بەگە لە کۆمەکی وڵاتانی زلهێز کۆتاییان پێهێنرا. ئەوەی جێگەی سەرنجا دۆزی کوردی لە لۆزانەوە هەتا ئێستا دەردەدار و گرفتاری هەمان کێشەواریشەیە لە ناو هەمان گرفت گەین دڵ دەدات. کوردەکان هیچ وەڵامێکی معقولی لۆزانیان نەداوەتەوە. 100 ساڵە دۆزی کوردی لە ناو هەمان دۆخ ماخۆلان دەکات. 100 ساڵە ئەویدی کوردەکان لە ناو دەبات. 100 ساڵە کۆمەڵکوژی، ئەنفال، کیمیاباران چارەنووسی ئەبەدی کوردەکانە. لێرەدا دەکرێت بپرسین بۆچی دۆزی کوردی شکست بە شکست دەستپێرێت؟ بۆچی بچووکترین نەتەوەکانی جیهانیش گەیشتنەکیان و چوارچێوی یاسای نێودەوڵەتی و سیاسی خۆیان کوردەکان هەر نەگەیشتن. لە ڕاستیدا کۆمەڵێک هۆکاری بابەتی و خودی ڕێگر و بربەستن لە بەردەم دۆزی ڕەوای گەلی کورد. لێرەدا هەوڵ دەدەین بە کورتی هەڵوێستیان لەسەر بکەین. هۆشیاری نەتەوەی کوردەکان لە پەیمانی لۆزان هەتا ئێستا لە ئەستێکی زۆر نزمدایە بە جۆرێک مرۆڤی کوردی هێشتا لە ڕووی زهنی و فکریەوە سربەخۆ نییە، بەڵکو لە ناو ئایدیە و ئایدۆلۆژیای گەلانی دراوسێ بیر دەکاتەوە. بۆی زۆربەی جار کوردەکان دەبنە مقاشی دەستی وڵاتانی زلهێز و لە دژی یەکتر بەکاردەهێنرێن بە واتای ئەوەی کوردەکان دەکەنە ئامرازێک بۆ گەیشتن بە ئامانجەنەتەوەیەکانی خۆیان. حیزبە جۆرە کوردیەکان بەشێکی گرنگی پاشەکشن. زۆربەی حیزبە کوردیەکان لە ناوچەیەکی بچکۆلە قەتیسماون و خەون و پرۆژەی ڕزگاری نیشتیمانیان نییە. ژیانی کۆچەری دەوارنشینی لە ناو کوردەکانێکی ترێت لە هۆکارە سەرەکیەکانی بەهێزی و لاوازی کورد. بۆ مانایی شار وەک چاکە پەناگە و شوێنی سەرەکی سیاست و دەوڵەت لە ناو کوردەکانە بوونی نەبووە. بێگومان بەبێ هەبوونی شار وەک مەیدانی سیاست ناتوانرێت دەوڵەت بنیاد بنرێت. بەم شێوەیە پێگی شارستانیەت کە بتوانێت ببێتە بنچینەی بیرکردنەوەی لە خۆی و دامەزرانی ستاتۆیەکی سربەخۆ لە کوردستاندا زۆر لاوازە. جوگرافیای سەخت و ڕقی کوردستان بەهۆی شاخاوی بوونی ناوچەکانی بە گەیشتن و پەیوەندی لە نێوان هۆزەکاندا سەخت کردووە. هەر شوێنە و خودانی زمان و کولتور و ڕۆشنبیری خۆیەتی بە جۆرێک لە یەکتری دابڕاون کە زۆر جار وای کردووە بێ ئاگا بن لە یەکتری بۆ مانای ئەو فاکتەرانەی کە بۆ دروستکردنی ستاتۆی نەتەوە پێویستن ئەو سات دروست نەبوون. لاوازی و لەرزۆکی سیستەمی ئابووری و خۆشیانی لە ناو گەلی کورد یەکێکترە لە هۆکارەکان. کوردستان زۆر دەوڵەمەندە لە ڕووی سامانی سروشتی و مرۆیی، خاکێکی بەپیتی هەیە. بەڵام بەهۆی کۆمەڵە کۆکاری بابەتی و خودی نەتوانراوە سوود لەو دەرامەتانە ببینرە و ئابوووریەکی بەهێز بنیاد بنێت. بێگومان بەبێ هەبوونی ئابوووریەکی بەهێز ناکرێت بیر لە سربەخۆی و هەبوونی ستاتۆ و خیانێکی سربەخۆ بکرێتەوە. بەهێزی وڵاتانی دراوسێ و هێزە کۆلۆنیاڵەکان بەو مانایی لە شەڕی چاڵدێرانەوە هەتا ئەمڕۆشی لەگەڵدا بێت وڵاتانی زلهێز و دراوسێن لەسەر هیچ کۆک نەبن، لەسەر ئەوە کۆکن کە تشایەتی کوردستان بکەن و بچووکی بکەن و دابەشی بکەن بەسەر خۆیاندا. دەردی هەژاری و نەزانین دوو دەردی ترس ناکەن، ڕوو لە هەرگەلێک بکەن دەیپوکەنەوە و لە کاروانی شارستانیە دوای دەخەن. کوردیشێکێکە لەو گەلانەی کیرۆ دەی نەزانی و هەژاریە. سنووری جوگرافی کوردەکان لە نێوان 4 دەوڵەت قەتیسماوە و دووری سنوورەکەی ئاو دەریایەکی ترە لە هۆکارەکانی دواکەوتن و پووکانەوەی کوردەکان. ئەمە هۆکارێکە لە هۆکارانی وای کردو کوردەکان نەتوانن خیان و هەیکەلی سربەخۆیی خۆیان هەبێت. نەبوونی سەرکردێکی کاری زمینێتەوەیی کە بەرژەوەندی تەسکی خێزانە و حیزبی وەلا بنێت و تەنها بیر لە بەرژەوەندی نەتەوەکەی بکاتەوە. یەکێک لە عریشە گەورەکانی دۆزی ڕەوای کورد نەبوونی سەرکردەیەکی نیشتیمانی و کاریزمای کاریگەرە کە بتوانێت هەموو حیزب و خێڵ و هۆزەکان کۆ بکاتەوە و کورد بەرەو دروستکردنی خیان و هەیکەلی سربەخۆیی بەرێت. لاوازی پەروەردە و هۆشیاری سیاسی لە لای تاکی کورد یەکێکی ترە لە هۆکارەکان کەوای کردووە دۆخی کورد لەم دۆخە چەقبەستوی بەردەوامی پێبدات. هەتا ئێستا هیچ ناوەندێکی ئەکادیمی و سیاسی بوونی نییە کە کوردبوون و سربەخۆی لە هێزری تاکی کووردا بچێنێت. بگرا کوردەکان هێشتا خەریکی هیزری خێڵەکی و حیزبین. بیرکردنەوەی کوردی هێشتا دیوەخان و بارەگای حیزبی تێنەپەڕاندووە. هێشتا نەتەوە سازی و نیشتیمان سازی نەبووەتە خەمی حیزب و لایەنە کوردیەکان. ئەم پەرتەوازەیە دەکرێت بە هۆکارێکی گرنگ دابنرێ
کە کورد نەیتوانیوە بە درێژایی مێژوو دەوڵەتێکی سربەخۆ دروست بکات. سیستەمی کولتوری کۆمەڵایەتی کوردی سیستەمێکی خێڵەکی و لادەییە. کولتوری خێڵ و لادێ هەرگیز ناتوانێت سیاسەتێکی حەکیمانە سەرڕێ بخات. ئەم کولتورە کاریگەریەکی نەرێنی زۆری جێهێشتووە لەسەر مێژووی کوردەکان، چونکە هۆکارێکە بۆ دواکۆتنی هۆشیاری نەتەوەیی، سەرکردە و ڕابڕانی بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کوردستان هەمیشە لە سەرۆک عەشیرەت و خێڵەکان پێکاتبوو. هەر بۆیە بە عەقڵی خێڵ مامەڵەیان لەگەڵ ڕوودا و گۆڕانکاریە سیاسی و سەردەمیەکاندا کردووە. بە درێژایی مێژووی گەلی کورد تەفرەقە و جیاوازی تایبەتمەندیەکی سەرەکی کوردەکان بووە. لە سەردەمی خێڵ و میرنشینەکانەوە بیگرا هەتا دەکاتە دامەزرانی حیزب و پەرتەوازە بوون، تەفرەقا بەشێک بووە لە مێژوەکەی. خاوەنی سەرکردەیەکی کاریزمان نەبووە تا بتوانێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە و بەرەو پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەیی ئاڕاستیان بکات. بەڵکو حیزب و بەرەو لایەک هەنگاو دەنێت، هەر خێڵهۆزێک بەرەو بەرژەوەندی خێڵهۆزەکەی کار دەکات. زۆر بە سادەی کوردەکان بە ئێستاشەوە نەیانتوانیوە لەژێر یەک پرۆژەواڵا یەک بگرن و کار بکەن بۆ بەرژەوەندێکی گەورەتر کە سەربەخۆییە. ئێستا و دوای 30 ساڵ لە لۆزان کورد هێشتا هیچ ئامادەگیەکی ئەو تۆی نییە بۆ ڕاستکردنەوەی ئەو بارەلاری خراە سەرشانی. لۆزان لە ئێستادا هەمان مانە و دلالەتی 100 ساڵ پێش ئێستای نییە. بۆ کورد جۆرێکە بۆ تورک جۆرێکی تر، لەسەر و هەمووشیانەوە بۆ سیستەمی دەوڵەتداری دنیا شتێکی ترە. ئەگەر لە سیڤردا هەوڵی لە گۆڕنانی تورک درابێت، ئەوە لە لۆزاندا کورد سڕایەوە. لۆزان هەوڵێکی نێودەوڵەتی بوو تا تورک لە ئیمپراتۆریەتەوە بگوازێتەوە بۆ ناو سیستەمی دەوڵەتداری مۆدرن. بۆ تورکیا لێرەوە مانای سیڤەر جیاوازە کە گەڕانەوەیە بۆ هەژمونداری سەردەمی ئیمپراتۆریەت. ئەگەرچی خراوەتە ناو سیستەمی دەوڵەتی مۆدرنەوە، بەڵام هێشتا خەونی میساقی میلی ئامادەیە. کورد بە درێژایی 100 ساڵی ڕابردوو تا دەگاتە ئێستا چاوەڕوانی وادەی کۆتایی هاتنی لۆزانە، بەڵام هەوڵەکان بۆ دوای لۆزان هێشتا کرچ و کاڵن و لە چەند هەوڵێکی سنووردار تێناپەڕن. بەگشتی هەر چوار پارچە ئامادەگیان تێدا نییە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: کورد دوای لۆزان لەکوێی سیاسەت و نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت؟ لە کاتێکدا هێشتا هیچ ئامادەگی و ئامادەکاریەک لە گۆڕێدا نییە.